هاوڕێیانی بەڕێز سڵاو. سڵاو کاک سەربەستی بەڕێز. کاک جەمشید ڕێز و سڵاوم هەیە. سڵاو کاک مرادی بەڕێز. ئەو کاتتان باش کاک هێمن. کاک ئاسێ بەڕێز سڵام هەیە لە خزمەتتاندا. زۆر سپاس کاک جەمشیدی بەڕێز. بەخێراتتان دەکەم هاوڕێیان. چەند لەحزەیەکە گەیزم فەرمونون چاوەڕە دەبین کە پێشوەی کە بابەتەکەمان دەست پێ بکەین. کاک بەشیری هێژە سڵاو ڕێزم هەیە. ماندوو نەبوونی لێ دەکەم بۆ هەموو زەحمەتەکانت. سڵاو گوڵباهەر چاوەکەمی. سڵاو کاک مەریوانی هێژە سڵاو ڕێزم هەیە لە خزمەتتدا. هیوای سڵامەتیم هەیە بۆت لە هەر جگایەکی کە هەی هەر بمێنی بۆمان. زۆر زۆر بەخێر بن هاوڕێیان. هیوادارم دەنگ و کەیفیەتی تەسویر وشت باش بێ. ئەگەر زەحمەت نەبێ بنووسن کە ئایا دەنگ باش تێ تە خزمەتتان تەسویر باشە. زۆر سپاس کاک سەربەست. ببورنە من ناگەمێ هەموو مەسێجەکان ببینم. داوت تەک و توک دێنە بەرچاوم بۆیە سڵاوم بۆ هەمووتان هەیە تاکە تاکەتان لە هەر شوێنێکی دنیایەکە هەن. چەو کەسانێکە هاوبیری من و وەکمە بیر دەکەنەوە و ئاواتی ژیانێکی خۆش و پڕ لە یەکسانی جەندەری پڕ لە جوانی مرۆڤایەتی جوانی سروشت دەخوازن. هیوادارم باش و سڵامەت بن. چەو کەسانێکە وەکمە بیر ناکەنەوە لە حاڵی حازردا. هیوامان وایە کە هاوبیرەکانمان هەر بێت و زیاتر بن بە تایبەت لە نێو خەڵکی خۆماندا خەڵکی کورد کە پێویستمان بەڕاستی بە گۆڕانکارێکی زۆر قوڵی فکری و کۆمەڵایەتی هەیە و ئەوەش بە تاقیتەنە بە ئێمە ناکردرێ. هەر کام لە ئێوە بەڕاستی دێ بە گۆشەیەک لە داهاتوودا ئەو خەباتەی بگرنە دەست وەرە و جوورێک کە زۆرێک لە ئێوە زۆر زۆر و زەحمەت کێشاوە لەو پێناوەدا. هیوادارم کە بتوانین داهاتوویەکی جوان بۆ خەڵکی کورد و بۆ کوردستانی جوانمان بنەخشێنین بە یارمەتی یەکتر. لە هەر حاڵدا هەموو لایەکتان هەر بەخێر بن. زۆر سپاس بۆی کە ئەو شوکات تا دەنێن بۆ بیستنی ئەو بابەتە. زۆر زۆر خۆشحاڵم کە ئەو بۆ دووەمین جار بە لایڤ لە خزمەتتاندام. هیوادارم کە بابەتی ئەو شۆکەمێک زیاتر بتوانێ لەسەر یەک مەوزوعی مشەخەص خۆی چڕ بکاتەوە و جوابی بەشێک لەو پرسیارانە بێ کە لانی کەم بۆ خۆم دروست بۆ لە پێشداوە. دەزانم کە لە لای زۆرێک لە ئێوەش هەیە لەسەر مەبحەسی مارە بڕین و پەیوەندی نێوان ژن و پیا و بە پێوانەی ئیسلام باشترە بڵام بزانین ئەو پێوانەیە چۆن لەسەر ئێمە
کار دەکات، چۆن لەسەر ژیانی ئێمە، لەسەر دۆخی ئێمە، لەسەر مرۆڤایەتی ئێمە خۆی تاریف دەکات، خۆی پێناسە دەکات. زۆر سپاس. حتمما کاکاروانی بەڕێز حتمما وا دەکەین بەسەر چاو ئەمن ئێستا بابەتەکەم دەست پێ نەکردو پێشوەی کە دەست پێ بکەین حتمما و ئەمرەی جەناب لەسەر چاوم دادنە. هاوڕێیانی بەڕێز کەم کەم مقدمەیەک لە باسەکەمان دەست پێ دەکەین ئەو شۆ ئەمن وەکو یەکێک لەو کەسانێک کە ئەندامی ناوەندی دەنگی ئازادم ئێستا لە خزمەتتاندام هەموو کتاک چالاکی خۆم هەیەم زۆر بەسەر بەرزی و بە فەخرەوە یەکێک لە ئەندامانی ئەو ناوەندم کە هەم بنکەی لە دەرەوەی کوردستان هەیە و هەم ئەنجومەنەکانی ناوخۆی فعالن. ئەمن پێشوەی کە باسەکەم دەست پێ بکەم هەرە جۆرێکە کاکاروانیش ئشارەیەکی فەرموو لە نێو کۆمنتەکاندا دیتم پێم خۆش بوو ئیدانەی ئەو کیمیابارانە بکەم کە لە سووریا ڕوویدا و تێدادێکی ڕێژەیەکی زۆر زۆر منداڵ و خەڵک بەداخەوە تێدا چوون. ئەمە لە هەر شوێنێکی دنیا هەر کردارێک کە بە دژی مرۆڤایەتی بکردرێ بەدەست هەر کەسێک کە بکردرێ خۆمان بە ئەرکی خۆمانی دەزانین کە مەحکومی بکەین ئیدانەی بکەین و ئاوات بخوازن کە ئەو ڕووداوانە لە دنیادا ڕوونەداتەوە جا بە هەر بیانویەک لە ژێر هەر پاساوێک بێ لە لای ئێمەڕا مەحکومە. هەرو جۆرێکە کاکاروان فەرمووی تقریبەن 30 سانیەک بێدەنگی ئەمە ڕادەگرم لە خزمەتتاندا بۆ ڕێزلێنان لە تەواوی ئەو کەسانێک کە گیانی خۆیان لە دەست دەدەن بە تایبەت خەڵکی سویل ئەو کەسانی کە پێشمەرگەکانمان کە لە سەفی شەڕی داعشدان سەری ڕێز و حرمەت بۆ هەمویان دادەنێنن بۆ هەموو کەسانی کە لە ڕێگای ئازادیدا لە ڕێگای یەکسانیدا خەریکە بە نوعێک بە شێوازێک خەریکن خەسار دەدەن. زۆر سپاس هاوڕێیان زۆر زۆر سپاس. هەرە جۆرێکی ئارزمکردن بابەتی ئەو شەمان لەسەر مارەیی و کرێ و گرێبەستی ژنان لە نێوان دین و کەرامەتی ئینساندا دەبێت. دەمان هەیە پێناسەیەک بکەین لەوەی کە بەحسی مارەیی ئەسڵەن چیە لە چۆڕا دەست پێ دەکاوە ژیانی ئێمە بەگشتی هەم ژن هەم پیاومان بە چۆدا دەبا و ئەمە وەکو ئەو تاکانێک کە دنێ و کۆمەلگای کوردیدا دەژین چەندە لە مانا و مەفهوم و لە ئەو شتانێک کە پەیوەندیەکی نێوان ژن و کچ و کوڕێک یا ژن و پیاوێکدا کە ڕوودەدا یا هەر کە ڕوودەدا ئەوە چەندە مەسەن لە مەفهومەکان تێدەگەین چەندە حاڵین لەو مەلایانەی کە دێن ئەو پەیوەندەی بە حزوری خۆیان ڕسمی دەکەن و عەلەنی دەکەن و خەڵک دەتوانێت لە ژێر سەقفێکدا ژیان بەرەتە سەرە. لە ڕاستیدا یەکەم هەنگاو بۆی کە ئەمە پێناسەی وەی بکەین کە ئەسڵەن بەحسی مارەیی لە چۆڕا دێت دەبێ چاو لەوەی بکەین کە دەنێو قورئاندا باس لەوەی دەکردرێت کە هەر تاکێک هەر ژنێکی کە لە وڵاتێکی ئیسلامی لە بنەماڵەیەکی ئیسلامی لە دایک دەبێت قەیم یا سەرپەرستێکی هەیە واتە گەورەیەکی نێر دەبنەماڵەکەیدا کە هەمیشە بۆوی بڕیاردەرە و ئەوە دیاری دەکا کە ئەو ژنە دەنێ و ئەو کچە دەنێ و ماڵەدا چۆن دەبێت ژیان بکە چەندەی دەبێت ئازادی هەبێ کەنجە دەبێت زەواجە بکە و ئەوە شتێکە کە نمونونەکانی دە کۆمەلگای مەدا هەیە. من هەوڵ دەدەم کەەوە باسی زۆر زۆر بە سادە بەرمە پێشێ بە کەیفیەتێک کە هەموو دۆستانمان بتوان لی تێبگەن
و دواتر دەکرێت لە مەجای دیکەدا کەمێک زیاتر قوڵتر و کەمێک بەقول دەڵێن شاید کەمێک حرفەییتر بچینە نێو بابەتەکە. بەحسی قەیم لە وڵاتانی کە ئیسلام تێیدا یاسای وڵاتەکەی بەدەستەوەیە، لەو شوێنانەی کە ئیسلام دەنێو کۆمەلگاکاندا بوونی هەیە و لەو بنەماڵانەی کە ئیسلامتیاندا حاکمە، سەو بنەماڵانەی کە بە زاهر پێشکەوتون مدرنن لەبارەی زاهر و جەستەوە جلوبەرگیان جیاوازە، هەتا بەعزە بنەماڵەیەک ئازادی جلوبەرێک بۆ کچەکانیان دیاری کردراوە، دابین کردراوە، یا کچەکان یا ژنەکان بخوانەوەیان هەیە، بەبێت جیاوازی لەوەی کە تۆ لە چ بنەماڵەیەکی سنەتی یا لە چ بنەماڵەیەکی کوردی مدرن هاتپێی بە نوعێک هەمومان دەرگیری مەسئلەی مارەی هەین، یعنی مارەی وەکو مارە بڕین، وەکو قۆناغێکی زۆر یعنی سەقامگیر دەنێو پەیوەندەکانی ژن و پیا و کچ و کوڕدنێ وڵاتەکانی ئێمەدا خۆی نیشان دەدا. بۆیە ئەو باسە پێم وایە هەموو بنەماڵەیەک و هەموو تاکێکی کورد دەتوانێت لە خۆی بگرێن، بۆی بە پێویستم بزانی کە ئەو باسی دەگەڵ ئێوە مەطرح بکەم و ئەوشە لەسەری پێکەوە قسە بکەین. دیارە من دواتر کۆمنتەکانی ئەوە دەبینم، ئەوەندەی کە بتوانم حتمما چیان لێ دەکەم وەگە لازم بێ شاید بەرنامەیەک دابنێم بۆەوەی کە جوابی پرسیارەکانی ئەوە بدەمەوە. هەرە زۆرێک کە ئەرزم کردن وەختێکی کە لە ماڵێکدا کچێک لە دایک دەبێ، ئەوە باب و مام و گەورەترەکانی نێری ئەو خانەوادەن کە دەبنە قەیم و سەرپەرستی ئەو کچەی. ئەگەر بێت و دەبنە ماڵەیەکدا باب، مام، برا، هەتا برای چکۆلەتر، باپیر، ئەوانە حزوریان نەبێ و هیچ نێرینەیەک دەبنە ماڵەیاندا نەما بێ، پێم خۆشە هەموو ژنێکی مسلمان ئەوەی بزانێت کە ئەگەر هیچ نێرێکی دیکە لە خزم و کەسیاندا نەما بێ کە سەرپەرستی و قەیومیەتی وان بە ئەوە دەبگرێ، ئەوە دەوڵەتی ئیسلامی ساحەبی وانە، ئەوە دەوڵەتی ئیسلامی بۆوان دیاری دەکا کە چۆن دەبێ ژیان بکەن، کەنجە دەتوان سەفەر بکەن، چۆن دەبێت زەواجە بکەن. یعنی دە هەر حاڵدا ژنێک کچێک کە لە وڵاتێکی ئیسلامی لە دایک دەبێت، لەو زمانێک کە لە دایک دەبێت هەر تاکو دەمرێ لە ژێر سەیتەرەی قەیمێکدا دەبێت ژیان بکەواتە بەخۆی هەمیشە ئەو ئازادی لێستاندراوەتەوە کە بەخۆی ساحەبی فکری خۆی و ساحەبی وی بێ کە ژیانی خۆی بەخۆی بەڕێوە بەرێت. بۆی کە بگەین بە مەبحەسی مارەی و ئێستا زانیمان کە هەموو کچێک هەموو ژنێک قەیمێکی هەیە، باس لە میسالێک دێنینەوە، نمونەیەک دێنینەوە لە کچ و کوڕێکی کە قەرارە زەواجە بکەن بە پێی ئەو سنەتانەی کە دنێ کۆمەلگاکەماندا لەباری دینی حاکمە. ماڵە کوڕی دێنم بخوازبێنی ماڵە کچێ و بلاخەرە جوابی مثبت جوابی ئەرێنی وەردەگرنەوە و قەرار دەبێت دوانە زەواجە بکەن. معمولاً کچەکە زۆر کەمتر مافی وی هەیە کە کوڕەکە ببینێ قسە دەگەڵی تری بکەن. ئەگەر ئەحیانش هەبێ قسەکردنێک هەبێت لە نێوان ئاشنایەتێک هەوێ ساز بێت، دەبێت حتمما بە ئیزنی پیاوەکانی گەورەی بنەماڵەی کچەکەی ڕووبدا. یعنی هیچ کچێک ئەگەر بە ئیزنی خۆی ناتوانێت زۆر ئەو کارێ بکە و بەشێک لەو کوشتنانەی کە ئەمە لە کوردستانی دەیبینین لەسەر ئەو پەیوەندی خۆشەویستیانەیە کە بەبێ ئەو ئیزنی قەیمەکانی بنەماڵە ڕوودەدا. دەو پەیوەندەیدا ئەمە دەبینین کە بووک و زاوە هەرێکی لەلایەکن نۆنەری هەردوو گلا دەتوانێت نونەری لای کچەکەی حتمما دەبێ یا بابی بێ یا مامی بێ یا هەرە جۆرێکی کوتمان برایەکی یا نێرینەیەکی بنەماڵەکەی بێ و لەلایەکەی دیکەش کوڕەکە یا پیاوەکە بەخۆی دەتوانێت دەستە بابی کچێ یا مامی کچێ یا ئەو کەسانێک کە نۆنەری کچەکەن قەیمی کچەکەن دەتوانێت دەستیان دەستی بنێ و لایەنەکەی دیکە دەتوانێت نۆنەرایەتی خۆی بدا بە بابی، واتە لای کوڕەکە بە اختیاری خۆیەتی دەتوانێت ئەو کاری ئەو بە بابی پسپێرێ، بە مامی پسپێرێ یا بنێرێکی دیکەی پسپێری، یا دەتوانێت بەخۆی لەوێ دەستی مەسەلەن بابی بووکێ بنێ. مەلایەک لەوێ حزوری هەیە کە خەریکە قەراردادێکی لە بینی ئەو دوانە گرێبەستێکی ئامادە دەکات. لەو گرێبەستەدا ئەو پرسیارە دەکات، پرسیارەکە ڕووی لە بابی کچەکەیە یا لە مامی کچەکەیە، دەپرسێت کە ئایا ئێوە ڕازین کە کچەکەتان بە عەقدی نیکاحی ئەو ئاغای دەربێ
ئەو پیاوەی دەربێک کە لێرەیە لە ئیزای ئەو پوڵ یا زێر یا ئەوەندە مسقال زێر یا مەسەلەن کوتە زەمینێک یا ماڵێک یا هەر شتێکی کە بنەماڵەی کوڕی توانایی هەیە بە پێی ئەوەی کە پیاوەکە چەندی توانایی اقتصادی هەیە ئەو مارەیەکی بۆ دیاری دەکەن. بەڵام ئەمە تاکو ئێستاش پێیان نەمانزانیوە کە ئەو مەلایەکە باس لە عەقدی نکاح دەکا ئەسەن عەقدی نکاح چێ. ئەمن پێم خۆشە وشەیەکەمێک بۆ ئێوە دۆستان ڕوون بکەمەوە. عەقدی نکاح دا ئەسڵ دەیانی گرێبەستی وشەی نکاح بە مانای بە دوو جێ لە دیارە لە لوغەتنامەی دێخودادا لە زبانی فارسیدا مانا کراوەتەوە لە زبانی کوردیشدا ماناکەی هەیە بەڵام لە شوێنێکی باسڵەوەی دەکا کە ئالەتی تەناسولی پیا و دەچێتە نێو ئالەتی تەناسولی ژن واتە پەیوەندێکی سێکسی لە بینی ژن وە پیاودا. لە شوێنی دووەم بە معنای گان داوای لێبوردنم هەیە کە من مەجبورم بۆی کە دۆستانی من لە معنی وشەکان تێبگەن ومە بزانین کە کاتێک پەیوەندی خۆشەویستی لەگەڵ کەسێک دەگرین کە پێمان وایە خۆشمان دەوێت چ اتفاقێک چ ڕوو دەداوە ئەمە چ قسەهاک دەبیسین چ شتێک ئاڵوگۆڕ دەکردوێ. واتە ئەو مەلایە دادەنیشێ بە عەلەنی بە زبانی عەرەبی بە زبانێکی کە لێی تێناگەین بە بابی کچەی دەڵێ ئایا تۆ ئەگەر مەسەلەن دە ئیزای 100 مسقال زێڕدا کچەکەت بۆ بەگاندان دەدەی بۆ پیاوەی و ئەوە هیچ کەس لەو مەجلیسەی ئەو دوورەی لێ تێناگا چونکە ئەمە دە ئەسڵدا پەیوەندی خۆشەویستی بۆەوەی نیە کە تۆ حتمما دیارە پەیوەندی سێکسی بەشێکە لە پەیوەندی دوو کەس کە یەکتریان خۆش دەوێت بەڵام دەکرێت ئەمە زۆر 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 ئینسانمان هەیە کە ئەو کەسێک کە ژیانی دەگەڵ کردووە بەهۆیەوەی کە لە شەڕدا تەقەی لێکراوە بەهۆیەوەی کە بۆمباران بوو بەهۆیەوەی کە بوومە لەرزە بووە لەباری جەستەیەوە سەقەت بووە پەیوەندی سێکسی ئیدی بۆبی مانای نەماوە بەڵام ژیانی ئەو دوانە هەروە بە خۆشەویستی چۆتە پێشێ. بەڵام دنی و پێناسی ئیسلامیدا ژن دەبێتە یەک دانە کەرەسە کە بۆ پەیوەندی یا بۆ چێژی سێکسی پیاو لە ئیزای پارەی مشەخصدا دەدرێ بە پیاوەکە. ببوورە شتێک بۆ سەجا ببوورن هاوڕێن هاوڕان مشکلێک نییە کێشەیەک نییە لە دیتنی دەنگ و ڕنگ ئەگەر بتوانن بینووسن مەمنون دەبم زۆر سپاس. ئۆکەی یەک لەحزە نازانم چۆن لابێتە ئێستا لە هەر حاڵدا هاوڕێیان لێرەدا بووین کە ئەو پەیوەندیە یعنی ئەو قسانە مەلایەک بۆ ئێمەی دەکا و بەمە دەڵێ بە ژنەکەی یعنی بە بابی کچەکەی دەڵێ کە تۆ ئەوەندە مارەی بۆ کچەکەت ئامادەکراوە دە ئیزای ئەوەی کە ئەو پیاوە بۆ مەسەلەی گیان لە کچی تۆ ئیستفادە بکە. بەڵام ئایا فقط لێرە ئەوە تەواو دەبێ یانە ئەو بابەتە لێرەدا تەواوی نایە شتی دیکەش بە دووی خۆی دادێنێ. بەشێک لەو شتانێک کە بە دووی خۆی دادێنێ ئەوەیە کە وەختێکی ئەتۆ زۆر بە تایبەتی زۆر بە مشەخەسی زۆر بە دیاریکراوی قەراردادێک یا بە قەولی دەڵێن گرێبەستێک نووسراوە و ئەتۆ بنەکەی ئیمزا دەکەی بابەت بنەکەی ئیمزا دەکا و تۆ جەستەی خۆت بۆ مەسئلەی سێکس بۆ مەسئلەی گیان دەدەی بە کەسێکی کە قەرارە هاوژینی تۆ بێ ئەو شتانێک کە بە دوایدا ڕوودەدا ئەوەیە کە ئەو کەسە هەر وەخت چێژ لە ئەو بوونەوەرەی کە بۆ سێکسی کڕیوە ئەو ژنەی کە بۆ سێکس قەرارداد یا گرێبەستی لەگەڵ بەستۆ دەتوانێت تەلاقی بدە. یعنی مافی تەلاقدان دەکەوێتە دەستی پیاو چونکە ئەو کەرەسەیەکی کڕیوە بۆ کەرەسەکەش مشەخەسە بۆچی کردراوە دیاری کردراوە بۆچی کەڵکی لێوەردەگیرێ بۆیە هەر کاتبی هەوێت دەتوانێت ئەو کەرەسەی فڕەداتە دەرەجا پێی جوانێ پێی خۆشنێ پێی باشنێ بەدڵینێ پەشیمان بۆتەوە یا هەر بیانوەیەکی دیکە واتە مافی ئەوەی کە ئەو ژنە یعنی لەکن ئەو پیاوە بمێنێ لە دەست پیاوەکە دایەوەتە حەقی تەلاق لە دەست پیاودایە بۆیە ئەمە دەبێ تێبگەین کە بۆ حەقی تەلاق دە دەست پیاودایە
بەشێکی بەخاتوەیەکە مەدەنی ئەو گرێ بەستەیدا جەستەی خۆمان بۆ بەکارهێنانی چێژی سێکسی بە پیاوەکەی فرۆشتۆ، یعنی زۆر بە عەلەنی کەسێک دەچێت لە خیابان جەستەی خۆی دەفرۆشێ دەگەڵ ژنێکی کە لە ڕێی ئیسلامەوە جەستەی خۆی بە پیاوەکی دەفرۆشێت جیاوازێکی ئەوتۆ بوونی نییە، بەڵام لەوێدا ژنەکە دەزانێت کە خەریکە جەستەی خۆی مەسەلەن بەخۆی دەیفرۆشێ لە خیابانە بە چەند کەسی دەفرۆشێت، لێرە ئەو ژنە حتا نازانێت کە جەستەی خۆی خەریکە دەفرۆشێ. جیاوازەکەی دەوەیدایە کە نەزانێکی زۆر زۆر گەورە لە پشت مەسەلەی مارەی بۆ ئێمە بوونی هەیە بەداخەوە. کاتێک کە تۆ جەستەی خۆت بۆ مەسەلەی سێکس بۆ پیاوێکی فرۆشتۆ، هەر منداڵێکی کە لە وزگی ئەو ژنەدا بەرهەم بێت لە ئەسڵدا منداڵی تۆ نییە، چونکە تۆ معلومە بۆچی کردراوی، ئەتۆ بۆی کردراوی کە چێژی سێکسیت لێ وەربگیرێ، دەرنەتیجە منداڵێک کە لە تۆ دەبێت تۆ ساحەبی ئەو منداڵی نی، بابەکە ساحەبێتی. ئەگەر لە تۆ جۆ بێتەوە ئەگەر بابەکەی بمرێ ینی بابی منداڵەکەت ساحەبێتی، باپیری منداڵەکە ساحەبێتی، ینی بابی مامی ساحەبێتی، ئەتۆ هەر ساحەبینی وەکو دایک کە ئەو منداڵە لەزگی تۆ داهاتە بۆ چونکە تۆ دەنێو ئەو ڕۆژەی کە خۆت مارە کردوت جەستەی خۆت بە پێی پێناسەکانی ئیسلام بۆ بەکارهێنانی چێژی سێکسی بە پیاوەکەی فرۆشتۆ. بۆیە پیاوەکەی تۆ حەقی هەیە کە هەر کاتێک کە پێی خۆش بێ ژن بەسەر تۆ بێنێ، چونکە تۆ کەرەسەیەکی شاید ئەو پەیدابین نەبێت تا ئەو چێژە سێکسیوی نەتوانێت ڕازی بکەی، شاید تۆ وردە پیربی لە جوانی و لە شتەکانی خۆت بکەوی دەرنەتیجە ئەو یەکی دیکەی بوێ بۆ چێژی سێکسی و ئەویش بێنە مارە بکە وەکو ئەتۆ وەکو ئەو کەسانێک کە لە پێشدا ژنی ئەوەڵن و دواتر دەبنە ژنی دوو سێ. دیسان لێرەش تەواوی نایە، یعنی ئەو داستانە داستانی خۆفرۆشی ژنی موسڵمان کە بەداخەوە ئەمەی کوردیشی گرتوتەوە، ئەمەیەکی کە ئازادی لە جلوبەرگمانەوە دیارە، لە جلوبەرگی جوانی کوردیمانەوە دیارە، ئەمە کە هەمیشە لە قەدیمەوە بسک و ئەگریجەمان هەبوو، ئەمە کە لە چۆستان و گەرمێنمان هەبوو، ئەمە کە ژن و پیاو پێکەوە لە شاخ بووین و پەیوەندیمان هەبوو، کار کردراوە و حتا لە شەڕی شان بەشانیش لەگەڵ ببورن هاوڕێیان پێم وایە لەسە دەنگم مەکسی تێکەوە داوای لێبوردنم هەیە. دە هەر حاڵدا ئەو داستانە لێرەش کۆتایی پێنایە، ئەو داستانە هەرو جوورە ئیدامەی هەیە، ئەمە باسێکمان هەیە لە نێو ئیسلامدا کە بەحسی مارەیی یاوەی کە ئەتۆ چۆن کاتێک دەبی بە ناشێزە، دەبی بە ناچیزە بابەتێکە کە پیاوەکانی ئیسلام زۆر چاکی لە حاڵین مەلاکان یا ئەمن پێیان دەڵم بەشێکی زۆر مفتەخۆرەکانی وڵاتانی موسڵمان، مفتەخۆرەکانی ئیسلام ئەوان چاک دەزانن کە کاتێک ژنێک بە هەر هۆیەک نەتوانێت بیستە سێکسەکانی مێردەکەی دابین بکات، ئەو ژنە دەتوانێت حکمی ناچیزەی لەسەر بێ، واتە گە ژنێک نەخۆش بێ نەتوانێت مێردەکەی مافی خۆی هەیە بتوانێت ژنی بێنێتەوە، ئەگەر ژنێک تەمایلی نەبێ پێی خۆش نەبێ سێکس بکە بەهۆیەکی ڕوحی بەهۆیەکی دەرونی بۆی نییە بڵێ نا، وە چونکە بۆی نیە بڵێ نا، ئەگەر بێتۆ بڵێ نا بە پێی یاساکان ئیسلام ئەو پارویەی کە دەدەستیدایەوە قەرارە بیخوا لێی ناکەوێت، دەبێت پارۆکەی دابنێتە ئەرزی ماڵەکەی بەجێ بێڵێ و مێردەکەی دەتوانێت فڕی بداتە دەرێ لە ماڵەکەی کە پێی وابوو ماڵە خۆیەتی، ماڵە خۆی نییە، ماڵە ساحەبەکەیەتی، بۆیە ئەو ناتوانێت ساحەبی هەتا ئەو نانەی بێ کە دەزاری دەنات، چونکە ئەو کڕدراوە کە چێژی سێکسی و پیاوەی دابین بکارە جوورێکە محەممەد کتوێتی ئەمن ئەگەر خدا ئیزنی دابام کە سوودزە بۆ کەسێکی دی، یعنی حەق ببا کە سوودزە بۆ کەسێکی دی غیری خودابەری، ئەمن هەموو ژنانم مەجبور دەکرد کە سوودزە بۆ مێردەکانیان برن. هیچ ژنێک بە پێی قسەکانی محەممەد ئەگەر پیاوەکەی لەسەر پشتی وشتریش داوای سێکس لە ژنەکەی بکە بۆی نییە بڵێ نا. و من پێم وایە ئەگەر مرۆڤی موسڵمان ئەگەر ژن خۆی پێکەم نەبێ فقط چاو لە بوونەوەرەکانی دەوروبەری خۆی بکە، چاو لە دوودانە پشیلە بکە، چاو لە مریشکێک و لە کەڵەباوێکی بکە، دەبینێت کە مریشکەکە مقاومەتە دەکات زۆر کەڕەت، پێی خۆشنە سێکس بکە، دەبینێت کە پشیلەکە دەگەڕێتەوە چڕنوک لێ دەدا،
بەڵام ژنی مسلمان حتا مافی یەک حیوانیشی نییە کە بتوانێت باس لە هەستەکانی دەرونی خۆی بکە، باس لەوەی بکە کە پێی خۆشە سێکسی هەبێ یا پێی خۆشنی سێکسی هەبێ. بۆیە ژنی کوردی مسلمان ئەو ژنانەی کە لە وڵاتانی ئوروپایی ئەو بنە ماڵانەی کە لە وڵاتانی ئوروپایی دانیشتون و بە پێی ئەو یاسا سەرشۆڕە بەڕاستی منداڵەکانتان دەفرۆشن، منداڵەکانتان دەفرۆشن، کچەکانتان دەفرۆشن. هیوادارم کە ئەو بابەتەی نە لە زمانی منەوە بە خۆشتان وە دوی بکەون، بە خۆشتان کەمێکی لەسەر بە قەولە دەڵم بخێننەوە دراسە بکەن و بزانن کە واقعان ئەمە بە پێی یاسای ئیسلامی چۆن لە مرۆڤایەتی خۆمان کەوتوین، ئێمە چۆن کەسایەتیمان، ئینسانیەتمان، خۆشەویستیمان هەمووی چۆتە ژێر پرسیار. ئەمە چۆن ئێستا ناتوانین ژن و پیاوێک ئەوەندە کە دەبێ چێژ و خۆشەویستی و محەبەت لە بینیاندا دابین بکردرێت چۆن بە پێی دەقێکی دینی کە کورد لی تێناگا بەڕاستی تەواوی ژیانی هەردووکیان تێیدا بەلاڕێدا دەڕوا، ژیانی پیاوەکە بەلاڕێدا دەڕوا، چون پێوایە کە مافێتی هەر ژنێکی کە دیتی ژنی خۆی و چار ژنی دیکەی کە پێی باش بوو یا پێی جوان بوو بیکاتە کەرەسەیەک بۆ چێژی سێکسی بەجێوەی کە بیر لەوەی بکاتەوە کە چۆن دەتوانێت پەیوەندێکی تەندروستی پڕ لە خۆشحاڵی پڕ لە ئەمنیەت باوەشێکی پڕ لە ئارامی لەگەڵ هاوژینی خۆی هاوسەری خۆی بۆ خۆی دابین بکە. ژنی مسلمان بە نەزەری من هەر هیچی بۆ نامێنێتەوە، بە بڕوای من ژنی مسلمان هیچ شتێکی بۆ نامێنێتەوە، هیچ شتێک، یعنی نە کەرامەت، نە وجود، نە شەخصیەت، نە بیر، نە فکر، هیچ شتێک دە و دینەیدا بۆ ئێمە دانەندراوە. بە نەزەری من یەک پەیوەندی کە پەیوەندێکی ئیسلامی دەنێ و هەیە ئەمە هەمانە بنەماڵەیەکی کە لە وڵاتانی مەسەل لە کوردستان زەواجە دەکا، بەڵام بە خۆشەویستیەوە زەواجە دەکا، دروستە و یاسایانە دنیویاندا دێ و دەڕوا، بەڵام ئەوان لە ئەسڵدا بە پێی ئیسلام دەگەڵێکتری هەڵسوکەوتێ ناکەن، ئەوان بە پێی واقعیەتی وجودی مرۆڤ دەگەڵێک ژیان دەکەن، بۆ ئێمە دەبێ و دوانە لێک جیا بکەینەوە. و بەڕاستی و بەحسی مارەیی کە سەرشۆڕێکی یەکجار گەورەیە بۆ هەر کەس کە کچی خۆی خوشک هەر خانمێکی کە جەستەی خۆی ئیزن دەدا کە پیاوەکانی دەوروبەری دابنیشن و بۆی دیاری بکەن کە چۆن دەبێ ئەو جەستەیە بۆ چێژی سێکسی دەئیزای دە بەرابەری پوڵی مشەخص، زێڕی مشەخص و زەمانی مشەخص بە پیاوێکی بفرۆشترێ پێشیوەی بگرن و هەموو شتێکیش ڕێگاچارەی خۆی هەیە. ئەمە هیچ مەجبور نین ئەو یاسا داڕماوە داڕزیوە نەخۆشانەی کە لە ڕوانگەی محەممەدەوە هاتوتە نێو کۆمەلگایمە کەسێکی کە بەخۆشی بەڕاستی نەخۆشی جنسی هەبوو، نەخۆشی سێکسی هەبوو. هەر ئێستا لە عەرەبستانی سعودی هەر پیاوێکی مسلمان ساڵانە نزیک تا 30 ژن فقط ژن دێنێ، بەڵام لەباری سێکسەوە دابین نابێ. تەواوی کاناڵەکانی سوپەر و سێکسی ماهوارەی بۆ وڵاتە عەرەبی ئیسلامیەکان دانراون، بەڵام ئەوان قەت ناتوانن تەئمین بن، چونکە ڕوحی ئەو ئینسانانە لەوان وەرگیراوە، ڕوحی ئەو ئینسانانە لەوان دزراوە، کەسایەتی ئەو ئینسانانە، بیرمەندی و ئینسانانە لەوان دزراوە، ئەوان بوونە کەرەسەیەکی سێکسی، هیچی دیکە نییە. بۆیە ژەوان 100 ساڵی دیکەش ئەگەر بڕۆنە پێشێم بە دڵنیایی هەر دەنێ و گەنداوی سێکسی دینەکەیاندا دەستولاق لێ دەدەن و تووشی داڕمانی ڕۆژ لە ڕۆژ زیاتر دەبن. بەڵام ئێمەی کورد ڕێگامان هەیە بۆ دەربازبوون. ژنی کورد بەڕاستی دەبێت جوانەکانی خۆی، دەبێت کەسایەتی خۆی، دەبێت گەورەی خۆی ببینێتەوە و بگەڕێتەوە بۆەوەی کە بۆ سەر سروشتی خۆمان، بۆ سەر پێناسەکانی خۆمان، بۆ سەر ئەوەی کە لە دنیای مۆدرن، لە دنیای پێشکەوتوو کە ئێمەی کورد بەڕاستی ئەوەمان دا مێژوشدا هەبوو، جودا لەوەی کە ئەو پێشکەوتنێکی ئێستا لە دنیای بەشەریدا دەبیندرێ، لە وڵاتانی ئوروپایی دەبیندرێ، پەیوەندیەکان لەسەر وەی ساغ بکەینەوە کە ئەو پەیوەندیانە بۆ خۆشەویستی بێ، بۆ نێوان دوو ئینسان کە دە هەموو دەقێک، دە هەموو لەحزێک خۆشەویستی بە یەکتر ببەخشن، مەتمانە بە یەک ببەخشن و هەر کاتێک کە
لایەک نەخۆش کەوت ناساغ بوو تووشی مشکل بوو ئەو کاتانە ئەمە زۆر زۆر زیاتر پشتی یەکتری بگرین ئەمە زۆر زۆر زیاتر یەکترمان خۆش بوێ بەجێوەی کە پێمان وا بێ ئێستا دەبێت کەرەسەیەکی سێکسی دیکە بێنین لە ماڵی دابنین بۆیە پیاوی موسڵمان ئەگەرە تۆ کەرەسەیەکی سێکسی بکڕی و بیکەی بە کەنیز و بەردەی سێکسی خۆت هەرچەند بە نێو بە قسە نێوی هاوسەرت بێ و نێوی ژنت بێ و ئەوانە بەڵام ئەو کەرەسەیکە تۆ دەیکڕی ئەویش پێی خۆشە کە خۆی لە کتوبەندی ئەو هەموو یاسانەی کە ئەوی وەکو کەرەسەی سێکسی معرفی دەکا و پێناسە دەکا خۆی ڕزگار بکە بۆ ئێمە زۆر زۆر دەبینین کە لە وڵاتە ئیسلامەکان و ئەوە لە ناوخۆی کوردستانشدا هەیە هەم پیا و پەیوەندی دەرەوەی هەیە و هەم ژنانی کە زەواجیان کردو پەیوەندی دەرەوەیان هەیە لەگەڵ پیاوانی دیکە ئەوە شتێکی زۆر دەتوانێت ئاسایی بەهۆیەوەی کە کۆمەلگا تەواوی پێناسەکانی پەیوەندێکی ساغ و تەندروستی بردووەتە ژێر پرسیار یعنی کۆمەلگای دینی بۆیە هیوادارم کە ئەگەر دەمانهەوێت کە منداڵەکانمان هەردووک لابن ئەگەر دایکێک پێی وایە کە منداڵەکە کە لە زگیویدا 9 مانگ گەورە دەبێ ڕشتێ دەکا و ئەو هەموو زەحمەتەی بۆ لە دایکبوونەکەی دەچێشێ هەموو ژانەی تەحمل دەکا هەموو زەحمەتەکانی مەسیری گەورە بووندا دایک بە ئۆدەی دەگرێ ئەگەر دەمانهەوێت کە ئەو مرۆڤە بین کە ساحەبی منداڵی خۆمانین کە کەسایەتی دەدەین بە منداڵی خۆمان منداڵەکانمان نافرۆشین ئەوە دەبێ هەر لە ئێستارا هەمومان بە تایبەت و کەسانێک کە لە وڵاتانی ئوروپاین بەڕاستی لە ژێر نەنگ وە کۆت و بەندی ئەو یاسا ئەو پەیوەندی قێزەوەنەی کە خۆشەویستەکانی مە دەباتە ژێر پرسیار بە نۆعێک دەبێمە لە ژێروانە بینە دەرێ و هیوادارم کە هەمومان بەشێک لەو مەسئولیەتەی بە دەستەوە بگرین و لە خۆمان ڕادەست پێ بکەین لە خۆمان ڕادەست پێ بکەین هیچ پێویست بەوەی ناکە مەلایەک بێ بڵێ ئەمن ئەقدی نکاحی و جوانە دەبەستم ئەو ژنە دەتوانێت بۆ بەگانبردن بچێتە ماڵە و کابرایە ئەمە پێویستیمان بۆ قسە قۆڕە بێ معنایانە هەیە بەڕاستی ئەمە وەختێکی دەنێ کە زۆر کەس شاید پێی وا بێ کە مارەی باز حەقێکی مادی بۆ ژنە کە دەتوانێت ژنی لە باری اقتصادی و ساپۆرت بکە یارمەتی بدە بەڵام بە حەقیقەت وانێ بە دەیان جێگا لە قورئاندا بەحس لەوەی دەکرێت دەڵێ ئەی ژنی موسڵمان خێر ئەوەیە کە مارەیەکەت بە مێردەکەت ببەخشی لە سوورەی تەحریمدا باس دەکرێت لە سوورەی ئەحزابدا باس دەکردرێ باشە بۆ لە یەک جگای قورئاندا ناڵێرە پیاوی موسڵمان خێرە هەر ئێستا مارەی ژنەکەت بدە ئەگە مەسەلە اقتصادە بۆیە نەتەنیا فقط مەبحەسی مارە بڕین و ئەو پوڵی کە دەنێویدا یا ئەو زێڕەی کە دەنێویدا باز دەکردرێت بە دەستی ژن ناگا و ئەگە بشگا خۆفرۆشێکی زۆر زۆر ئەلەنیە ئەگەر خانمی موسڵمان کەسێک لە خیابانێ بێ پێش بە تۆ بگرێ بڵێ مەسەلەن $1000 دەدەمێ دەمهەوێ ئێستا پەیوەندی سێکسیم لەگەڵ تۆ هەبێ ئایا تۆ حازری و کاری دەگەڵ بکەی بۆ حازرنی دەگەڵی بکەی چونکە خۆت نافرۆشی چونکە جەستەی خۆت نافرۆشی بۆ دی ئیزن دەدەی مەلایەک بێ و هەر ئەو قسانە زۆر بە پیستری زۆر بە قێزەوەنتری بە حزوری باب و مام و کەس و کارد لەوێ دانیشتون و ئەتۆ دەفرۆشن بۆی کە داوای لێبوردنم هەیە بەگان بدرێ بەڵامە تۆ لەوێ هیچ ئەکسل ئەمەلێکت نییە هیچ ڤاکۆنشێکت نییە هیچ ناڕەحەت نابی زۆریش پێ خۆشت سەپڵۆش لێ دی خۆشحاڵی خۆشت جوان دەکەی بەڵام دوایە کە دایان هەوێت تەلاقدن دوایە کە دایان هەیە ژنت بەسەر بێنن دوایە کە دایان هەوێ منداڵەکەت لێ بستێنن ئەو دەمی ناڕەحەت دەبی بۆیە تکاتان لێ دەکەم مرۆڤ ئەو کەسانێکی خۆتان پێ مرۆڤە مەچنە ژێرباری نەنگێک بە نیوی مارەی سەرشۆڕێک بە نیوی مارەی ئیسلامی دەکرێت ڕێگای بۆ بیندرێتەوە هاوڕێیانی بەڕێزم هاوڕێیانی خۆشەویستم هەموو شتێک ڕێگای خۆی هەیە ئەڵانەنگۆ چاولێکن ئەمە لە کانتۆنی جەزیرە ئەو یاسانەی کە لەوێ هاتە دەرێ یاساهایەکی پێشکەوتوو کە زەواجی لە مزگەوت و کەنیسە و شۆنە مەزهەبەکان بۆ هەرموو کەس مەنع کردو دەڵا ئەتۆ موسڵمانی ئەتۆ مەسیحی ئەتۆ یەهودی یەکتر و خۆش دەوێ بڕۆنە شوێنێکی کە
شوێنێکی ڕسمی دەوڵەتێ ناوی خۆتان تۆمار بکەن کە و دوانەتان پێکەوە هاوژینن. ئیدیوە چ پێویستی بەوەیە کە مەلایەک بێ بڵام منە تۆ بەگان دەدەم دوای پوڵێکی ژوەرگرێ بۆ خۆی بڕۆ. بۆی هاوڕێیان هیوادارم کە زۆرم سەر نەیەشان بێن. ئەمن لە کاتێکی دیکەدا لە مەجالێکی دیکەدا حتمما زیاتر لەسەر بابەتەی قسە دەکەین، چونکە بەحس لە سەرمارەیکردن هەم لە زمانی محەممەدیدا بە دەستی خودی خۆی ئەوەی کە بەدەیان ژنی بە نۆژنی لە خۆی یعنی هەموو ژنەکانی دیارە لە خۆی مارە کردەوە بە شێکیان کە کەنیزی بوون مارەیشیان نەدەویست. ئەو کەسانێک کە بازلەوەی دەکەن دەڵێن فەقەت لە ئێرانە سیغە هەیە، سیغە ئێرانەکان دایان ناوە کە تۆ دیاری دەکەی کە ئەو ببوورە بەگاندانە بۆ چ زمانێک بێ ساعتی هەبێ مشخص بێ لە ساعت چەند تا ساعت چەند بۆ چەند ڕۆژ بۆ چەند مانگ. ئەوە دەنێ قورئاندا هەیە بە پێی سوورەی نەسا بە پێی ئەو دەقانەی کە دەنێ قورئاندا هەیە ئەتۆ ئەگەر پیاوی مسلمان ژنی مؤمنەی مسلمانی و دەست نەکەوێ بۆی کە منداڵی بۆ بزێنێ و ماڵی بۆ ڕابگرێ و سێکسی دەگەڵ بکە دەتوانێت لەگەڵ هەر چەند ژن کە پێی خۆش بێ کە غیری مسلمان بن یا کەنیز بن یا لە شەڕدا گیرا بن هەر چەند دانەی کە پێ خۆش بێ بە بێ ئەژمار دەتوانێت بیان هێنێ. پیاوی مسلمان دەنێ و هەر سوورەی نەسادا هەر سوورەی ژنان باس لەوەی دەکردرێت کە ئەی پیاوی مسلمان ئەتۆ دەتوانێت 2 3 یا 4 ژن بێنی. هەرە جۆرێکە محەممەد بەدەیان ژنی لە خۆی خڕ کردوتەوە، بەشێکیان هێبە بوون، بەشێکیان خۆ پێ بەخشیەوە، بەشێکیانە بەخۆی پێی خۆش بۆ ژنی لە دەستی کوڕی دەرهێناوە و ئەو نەخۆشیە جنسیە ئەو نەخۆشیە سێکسیە لە خۆی ڕادەستی پێ کردووە تا ئەو ڕۆژ وڵاتەکانی ئێمەی دەرگیری خۆی کردو بە شەڕ و بە کوشتن و بە بڕین هاتو بەسەر مەدا سەپاوە بە زبانێکی کەمە تاکو ئێستاش لیان حاڵی نابین بەسەر ئێمەدا سەپاوە. بۆیە ئەگەر دەمانهەوێت کەرامەتی خۆمان کوردایەتی خۆمان شناسی خۆمان بەدەست بێنینەوە ئینسانبوونی خۆمان دەبێ قۆڵ لەوانە هەڵبماڵین و داوای ژیانێک بە خۆشەویستی پڕ لە مرۆڤایەتی پڕ لە جوانی پڕ لە پەیوەندی تەندروست دەگەڵ یەکتری دروست بکەینەوە خۆمان لە ژێرە و پێناسانێک کە دین بۆمەی دیاری دەکا ئیسلام بۆمەی دیاری دەکا خۆمانی لێ دەربێنین بە هەر قیمەتێکی بێ. ژنی مسلمان ئەگەر پێی بڵێن تەواوی دنیای دەبێت بە نێوی تۆ بکەن ئەتۆ قبوڵی مەکە چونە تۆ خۆفرۆژنی ئەتۆ فاحشەنی ئەتۆ جەستەی خۆت نافرۆشی ئەتۆ پەیوەندی خۆشەویستی ساز دەکەی. ئەمە بۆ پەیوەندی خۆشەویستەکانی بۆ پەیوەندی خۆشەویستی کە هەمانە حازرین گیانی خۆمان بدەین. کوامە باز لە مەسەلەی ماڵی دەکەین، کوامە باز لە مەسەلەی پوڵ دەکەین. بۆیە زۆر زۆر گرنگە کەمە چاو بخشێنین کە بزانین ئەو کێشانێکی ئێستا بۆمە ئارادایە لە وڵاتانی ئەو ڕێژەی کە کچانی تەمەەن خوار بە مێر دەدرێ بە نکاح دەدرێ ببورن بە گان دەدرێن و ئەو ڕێژەی کە ئەمە دەبینین لە تەلاق بوونی هەیە ئەوە لەو پێناسانە ڕادێک ئێستا من ئەرزی ئێوەم کرد لەوەی کە ئەمە مەلایەک دێوە ئەو شتانە بۆمە دەخێنێتەوە و ئەمە بە خۆمان ساحەبی وجودی خۆمان نین. پێم وایە هەر پیاوێک هەر مرۆڤێکی کە لە وڵاتی ئیسلامیشدا گەبێ هەر کوردێکی کە زەڕەیەک بیر بکاتەوە پێی خۆشنە نە و ئیهانەی بە خوشکەکەی بکە نە بەخۆی بەو سوکایەتی خۆشەویست بخۆی بێنێتە ماڵە خۆی. بۆیە ئەو پارێزگاری فقط لە مافی ژن نییە ئەوە پارێزگاری لە کەرامەتی ئینسانە کە ئەو دوانە بەڕاستی دەگەڵ ئیسلام وە کەرامەتی ئینسان دووشتی تەواو دژ بە یەکترین ئەو دوانە ناتوانن دەگەڵی کۆبنەوە. ئەو کەسانێک کە هەموو ڕۆژە خەریکن ئێمە فریو بدەن و پێناسی جوان لە ئیسلام بۆمە بکەن بەغێرەزەوەی کە بەداخەوە لەو ڕێگا قێزەوەنەی پوڵ دەخۆن لەو ڕێگا قێزەوەنەی خۆیان بەخێو دەکەن ژیانی خۆیان دەبەنە پێشێ لەسەر خێن و ئاهی هەزاران ژنی کە ملیۆنها ئینسانی کە مافی دیتنی منداڵی خۆیان نییە لە هەزاران ژنی کە ژنی دووسیان بەسەر دێ نەفەسیان نایە. ئەو کەسانێک کە بازلەوەی دەکەن دێ ڕێژەی ژن زۆرە و ئەوە لە وڵاتانی ئیسلامیدا ئەمە نائیلازن پیاوەکان 3-4 دانە ژنی بێنن ئەو درۆ گەورە چێت تەحویلی خەڵکی دەدەن بۆ ژنی دەکەنە کەرەسەی سێکسی دەن بە پیاوان کە بە کەیفی خۆیان هەرچی پیان خۆش بولیانی بکەن سوکایەتیان پێ بکەن هەموو کارێکیان دەگەڵ بکەن.
لێی گەڕن با ژنان چۆن داوای ماف دەکەن داوای ئەرکیش بکەن لێی گەڕن کە ژنان دە سەفی پێشمەرگەکاندا دە ئەرتەشدا دە نیروی پۆلیسدا دە لێخڕینی ماشێنی قورسدا دە کارگەری و دە بەنایی و دە فعلەیی و دە خاوێنکردنەوەی خیابانەکاندا بەشدار بن لێمان گەڕن کە ئەگە فقط پێشمەرگە لە سەفی شەڕەیە باژنی پێشمەرگە شەهید بێ باژنی پێشمەرگەش بکوژرێ هیچ ئیشکالی نییە ئەمە جەستەمان بکەن بە کەرەسەی چێژی پیاوی دواکەوتوو بەڵام مەسەلەن ڕێگاکانی کۆمەلگا دەرکەکانی کۆمەلگا لە ئێمە ببەستن ئەوە ڕێگایە ئەوە خانمانێکە لە پارلەمانی کوردستاندا دەنیشن و یاسای فرژنی دەبێت شەرم لە خۆیان بکەن دەبێت بەڕاستی شەرم لە خۆیان بکەن ئەوانە کەسانێکن کە خۆیان پێ خوێندەوارە خۆیان پێ نۆنەری کۆمەلگایە چۆن ئەمە دەبێت دابنیشن ڕێگایەک بۆ کۆمەلگای دیاری بکەن کە ڕێگاکە داڕمانی کەرامەتی ئینسانە باشە لە زۆر وڵاتی دنیا ئەو ڕێژانە شادێک نەگرێتەوە بۆ معناینێکە تۆ دەبێت جەستەی ژن بکەی بە پێخستی ئینسانی دیکە بۆیە هاوڕێیان بەڕاستیم پێم ئەو بابەتێکی یەکجارێک جارگرنگە ژیانی مە لەسەری ساغ دەبێتەوە ئەو تۆگە چالە بکە یاساکانی کە لە وڵاتی ئێران هەیە ئەگە ژنێک قەیمی نەبێت 40 ساڵیشی بێت دەبێت دەوڵەتی ئیسلامی ئیزنی بدا کە دەتوانێت سەفەرێکی وڵاتی دەرەوە بکەنەکە ئەگە پچی دادگایەکی فقط کافیە پچی بڵێ من مێردەکەم داوای سێکسم لێ دەکا من مەسەر نەمتوانی و دەڵێ بۆ خانم نانت نێ ئاوت نێ بۆ بە قسەی مێردەکەت ناکەی ئیدیۆ بەلایەوە گرنگ نیە کە تۆ نەخۆشی ئەتۆ مشکلی ڕوحیت هەیە تۆ مشکلی جەستەیت هەیە هەر شتێکی دیکە بۆی بەڕاستی مە زۆر گرنگە کە پێداچوونەوەیەک بکەین بەوەی کە ئەو پەیوەندیانە ئەو یاسانە لە چۆڕا سەرچاوە دەگرێ و بەرەو چۆمان دەبا هەر ژنێکی کە دەیهوێت لە داهاتوودا کەس نەتوانێت منداڵەکەی لێ بستێنێ منداڵی تۆ مافی توێ لە پەناتۆ بێ لە پەنا بابی بێ بە پێکەوە گەورە بن ئەگەر لەگەڵێکی ژیان ناکەن ئەوە ژنەکەی بۆ دەبێخە لە مافی دیتنی منداڵی خۆی مەحروم بێ یا پیا بۆ دەبێت لە مافی دیتنی منداڵی خۆی مەحروم بێ کە لە لای ئێمە فقط ژنە لە مافی دیتنی منداڵی خۆی یا مەحروم دەبێ یا ناتوانێت هاتچێ بکە 1000 نێونیر کەشی لێ هەڵدەدەن بۆیە ئەوە لەو کاتەڕا دەست پێ دەکات کە مەلایەکی نامرۆڤ مەلایەکی مفتەخۆر مەلایەکە پوڵی ژیانی خۆی ژیانە قێزەوەنەکەی لە ئاهی ژنان و منداڵان و خەڵکی وڵاتەکەی خۆی دابین دەکا لە ژنانێکی لە ئاهی ژنانێکی کەس دەسووتێن کە دەسووتێندرێن کە دەکوژێن کە قەمایان لەسەر ملی ڕادەگیرێت کە گولیان لە تەپڵەسەری دەدرێ فقط بە خاتریەوەی کە پیاوی بنەماڵەکەی نەهاتۆ پەیوەندێکی بۆ دیاری بکە کەوت بێ دەگەڵ چه پەیوەندی هەبێ بۆیە هاوڕێیان خەڵکی خۆشەویستی من بەڕاستی نابێ حتمما ئەمە بەڵایەک بەسەر خۆمان بێ کە دڵمان ڕابچڵەکێ نابێ حتمما بەسەر برای خۆمان بەسەر کچی خۆمان بەسەر ژنی براکەمان بەسەر کەسێکی بێکەمە پێ هەڵبەزینەوە هەر کەسێکی کە بۆ بزانن خوشک و کەس و کاری خۆتانە بۆ بزانن ئەخە مرۆڤێک لە پەنانگۆ زەجر دەچێشێنێنگۆ ئەو هەموو نەعەداڵەتی دێ کۆمەلگایدا نابینن و ئەوە لە چۆڕا سەرچاوە دەگرێەوە بۆ چۆمان دەبا بۆی بۆ گەڕانەوەی کەرامەتی مرۆڤ بۆ مرۆڤ پێم وایە دەبێت هەمومان یارمەتی بدەین چونکەوە شەڕێک کە دەستی پێکردووە بە دڵنیایی ئەمە بە جلەی کوردیەوە بە شانازی بەوەی کە مرۆڤین بە شانازی بەوەی کە نەدەمان هەوێت زوڵم لە کەس بکەین و نە ئیزن دەدەین کە زوڵممان لێ بکە تەواوی ئەو مەلایانەی کە لە کوردستانە دانیشتون نوسخەی بۆ گەنی بۆ خەڵکی دەپێچن و دادەنیشن خەڵکی بۆ بەگاندان بۆ نیسکە پوڵێک ژیانی خەڵکی دەبەنە برنپرسیار دەبێ ئامادە بن کە دەگەڵ ئەو شەڕەی دەگەڵما تەرەف بن هاوڕێ ئەوە شەڕێکە دەستی پێکردووە وە قۆناغێکی فکری کە ئەمە کاری لەسەر دەکەین بە دڵنیایی ڕاوەستانێک دەگۆڕەدا نابێت کە تاو کاتێک ئەمە لە ژیاندا مابین ئەوانە بە دوژمنی خۆمان دەزانین دوژمنێک کە دەرکەی بۆ ئاوەڵەیە هەر کاتێک گۆڕانکاری بەسەر فکریدا بێ دەست لە گەندەڵەکانی خۆی هەڵبگرێ دەست لە گەندەڵی دینی هەڵبگرێ بۆ پێی شەرم بێ بچێتە ماڵە خەڵکی و بووکوزاوایەکی بووکێکی بێنێ کە بە هەزار هیواوە
پێی خۆشە ژیانێکی خۆشەویستی دەست پێ بکە بچێ قەراردادی بۆ بنووسێ و بەگانی بدا دە ئیزای پوڵی معلوم و مافی دایکایەتی مافی ئینسانێتی مافی ساحەبوونی جەستەی خۆی مافی چێژوەرگرتن لە ژیان تەواوی مافەکانی ئینسانی لێ زەوت بکە بەڕاستی دەبێت پیاوی مەلای موسڵمان شەرم لە خۆی بکە بە خۆی دابێتەوە و بەخۆشی شەرم لەوەی بکە کە ژنی کڕیوە لە باڵخۆی داناوە ئەو مەلا ژنانێکە لە کنتان دانیشون ئەو خانمانێکە خۆتان پێ ئەوەندە با دەکەن پێتان وایە ئەنگۆ مەلاژنن ئەنگۆش کڕدراون ئەو ژنانێکە هەموو ڕۆژە بەسەرتان دێ لەسەر ئەو پەندەی بەسەرتان دێ هیوادارم هەممان چاومان بکەینەوە شاید بەحسەکە بەحسێکی زۆر ئام عادی بۆ خەڵکێکی کە هیوادارم جۆبیستی ئەو قسانە بن و بیر لەو قسانە بکەنەوە فکری لێ بکەنەوە بۆ چوونەکانی خۆیان زۆر خۆشحاڵ دەبم کە بیبیسم ئەگە پێویست بێ لە بەرنامەیەکی دیکەشدا زیاتر قسەی لەسەر دەکەین هاوڕێیان بە جوانیتان دەسپێرم بە سروشت بە هەموو جوانەکانی کە لەو دنیاەدا بوونی هەیە ئاوات و ئارەزووی ژیانێک پڕ لە یەکسانی لە جوانی لە خۆشەویستی و لە ئەمنیەت لە باوەڕبوون بە یەکتر بۆ هەمووتان دەخوازم هیوادارم هەمومان بە هەموو پیاوەکانی کە تاکو ئەوڕۆ لە وشانە حاڵی نەبوون دەست بدەن بە دەستی یەکتر و یارمەتی بدەن بۆی کەمە لە گەنداوی ئیسلام خۆمان ڕەها بکەین و بتوانین بگەڕینەوە سەر شناسی نەتەوەی خۆمان و بتوانین بگەڕینەوە و شناسی نەتەوەی خۆمان جوانەکانی سروشت و وڵاتی خۆمان تێکەڵ بکەین بە دەستکەوتە پێشکەوتەکانی دنیای بەشەری و ژیانێک دابین بکەین کە هەموو مرۆڤێک تێیدا حەساوە بێت و بیرمەندی ببێتە پایە و ئەساسی بەڕێوەبردننی کۆمەلگاکانمان یەک موردی دیکەش کە من پێشوەی کە ماڵاوایتان لێ بکەم پێم خۆشی شاڕی پێ بکەم تەواوی ئەو حیزبانەی کە بە نێوی سێکولار بە نێوی بیری چەپ دەکایەی ئیسلامیستەکاندا شەریکن ئەوانش بەڕاستی ڕوویم ئێمە ڕووی تاکتاکی ئەو ژن و ئەو خەڵکێک کە لە کۆمەلگای کوردیدا هوشیار بۆتەوە لەوانیشە ئەمە لە درۆکانی وانیش ناگوزەرین ئەو کەسانێک کە خۆیان پێ سێکولارە دەبێت لەسەر باوەڕەکان و پرەنسیپەکانی خۆیان ڕابوەستن کاتی وەی تەواو بۆ کە لە لایەکی خۆت پێ سێکولار بێ لە لایەکی خۆت پێ کۆمۆنیست بێ لە لایەکی خۆت پێ پێشکەوت و خواز بێ بەڵام لە کرداردا کردانی موسڵمانێکی دواکەوتوو بەڕێوەبەری بۆ ئەو قسانەی کە دەیکەم شاملی هەمویانە هەم ئەو بنەماڵانەی کە خۆیان پێچەپە و لە وڵاتانی ئەوروپای منداڵەکانیان بەمارەکردن دەدەن ڕووی ئەو شەڕی لە هەمویانە و ئاواتی کات و ساتێکی خۆش بۆ هەمووتان هیوادارم کە و بابەتە کەڵکی هەبوو بێ و لە داهاتوودا لە باسی دیکەشدا لە خزمەتتاندا دەبم بە هیوایە کە بتوانم چا لە پرسیار و ئەوەندەی کە لە دەستم بێ جوابی ئێوە دۆستانی خۆشەویست بدەمەوە کات و ساتێکی خۆش بۆ ئێوە ماڵاوە شەوتان باش هاوڕێیانی خۆشەویستم